ئەمە نەخشەی زیادەڕەویە. خاڵە سوورەکانیش نیشاندەری زیادەڕەویە لە سلێمانیدا کە کراوەتە سەر مڵک و ماڵی دەوڵەت. تیمی ماستەر پلانی شارەوانی سلێمانی لە ماوەی 1 مانگدا ئەو کارایان کردووە. لە ئێستاشدا شارەوانی سلێمانی کارەکەی ڕێخستۆتەوە لە زیادەڕەوی گوندەکانی ناو ماستەر پلانەوە کار دەکات. کورتسات نیوز بە دوواداچوونی بۆ کارەکانی شارەوانی کرد کە شارەوانی پلانی داهاتووی چییە بۆ دیاردەی زیادەڕەوی. بەپێی یاسای 2012 ئەمە تایبەتە بە گوندەکان تاپۆکردنی مڵکەکانی ناو گوندەکان و هەروەها یاسای 2019 معدل بە 2021 ئەم دوو یاسایە دەرچوون تایبەت بە زیادەڕەویەکانی ناو داخلی ماستەر پلان. ئێمە وەکو خۆمان لیژنە لاوەکیمان هەیە لە بەڕێوەبەرایەتەکان 5 بەڕێوەبەرایەتیمان هەیە بەپێی سنووری بەڕێوەبەرایەتەکان لیژنەی لاوەکیمان دروست کردەوە. لیژنە لاوەکیەکان ئێستا حالیان ئیشوکاریان چڕ کردوتەوانێ لە ماوەیەکی زۆر کورتە ئێمە ئەتوانین هەموو ئیشەکانی تایبەت بە گوندەکان و هەم یاسای سێکەش تەواوکەین. بەڵام ئەوەی کە تۆزە ئیشەکانی خاو کردوینەتەوانێ بەڕاستی ئێستا ئەم کاری ئیفراز و بەدواداچوون و تەواوکردنی ڕێکارەکان بودجێی ئەوێ بودجەیەکی پێویستمان لە بەردەستانیە. ڕێخستنی ناوبازاڕ و ڕێگریکردن لە زیادەڕەوی شوێنی گشتی کارێکی تری شارەوانی سلێمانیە کە لە ئێسادا شارەوانی سلێمانی بەشێک لە شوێنە گشتیەکانی ڕێخستۆتەوە دیاردەی زیادەڕەوی تێدا نێشتووە. شارەوانی سلێمانی لە کۆبوونەوەیاندا لەگەڵ نوێنەری خاوەن عەرەبانە و دەستگێڕەکاندا داوای ئامار و داتایان کردووە تا بەراوردی بکەن بە ئامارەکانی شارەوانی بۆ ئەوەی میکانیزمێک بدۆزنەوە بۆ کات و شوێنی کارکردنی ئەوان. کۆمەڵێ مەرجمان بۆ داناون وە کاتی دانانی دەستگێ بڵێن ئیشەکەیانمان بۆ داناون، بەڵام ئەوانی سەداوای هاوکاریمان لەیەکن ناڵێن کاتەکەمان بۆ زیاکەن و ئەمانەوێ دەگەڵ قایمقامەتە تەنسیقێ بکەین بۆ هەم کاتەکە هەم شوێنی دانانەکەیان کە بەڕاستی ئێستا زۆر بڵاو بۆتەوانە کە شوێنی هاتوچی هاوڵاتیان نەماوە حەز ناکەین نانی کەس ببڕین بەعکسەوەی مە هاوکارین کە خەڵک هەلی کاری هەبێ کە خەڵک دەستخۆشیشی لێکین کە هەوڵەیە ژێوی خێزانی خۆی پیا بکە، بەڵام لەگەڵ ئەوەشە ئەبێ ئاگامان لەوە بێ کە شەقام مافی پیادەڕەوی هاوڵاتیە نابێت یەک بدرێن نابێت تەجاوز بکرێن و ئێستا حالیان خەریکین ڕێکیان نەخێنەوە. کورتسات نیوز ئەوەی زانیوە کە قوبات تاڵەبانی جێگری سەرکی حکوومەت یاریمی کوردستان کاتێک سەردانی شارەوانی سلێمانی کردووە هەموو پشتیوانێکی بۆ دەربڕین و دەستکراوەی کردوون بۆ جێبەجێکردنی پلانی شارەوانی تا ئەو خاڵە سوورانەی بۆتە زیادەڕەوی بۆ سەر مڵکی گشتی زۆر کەمتر بکەنەوە. ڕێگریش بکەن لە هەر کەسێک کە لە داهاتوودا بێوێت زیادەڕەوی بکاتە سەر مڵکی گشتی. هێمن قادر، کورتسات نیوز، سلێمانی.